تسليمه إلى رئاسة المجلس، وهذا اليوم تم عرضه على مجلس النواب وتم توزيعه على السيدات والسادة الأعضاء بما فيه من حيثيات وما فيه من وقائع. بودي أن أقول شيء: لا أحد فوق القانون. كل الأسماء التي ورد ذكرها في هذا التقرير لو راپۆرتەدا کە تەواوی راپۆرتەکە و هەموو زانیاریەکان دەدرێتە داواکاری گشتی و دادگاکان و هەموو دامودەستگا پێویستەکە بۆ ئەوەی تەواوی ئەنجامی ئەو لێکۆڵینەوەیە بکرێت و لێپرسینەوە بکرێت ئەوانەی کە تۆمەتبار دەبن ئەوەی کە تۆمەتبار بێ، هەموو ئەوانەی کە لە دادوودا تۆمەتبار دەبن و ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەو مەلەفە زۆر گرنگ و سێرانە دەکاتەوە. دەتوانین بڵێن کە ئەو راپۆرتەی لێکۆڵینەوە لە بواری کەوتنی مووسڵدا بنەمایەکی زۆر گرنگ و چارەنووسازە بۆ قۆناغێکی نوێ و بۆ عێراقی و هەموو ئەو کاریگەریانی کە لە دواتردا ڕوویدا لە دوای کەوتنی مووسڵ و سەلاحدین و هەموو شارەکانی ترک لە عێراقدا. ئەمەش مانای ئەوەیە کە مێژوویەکی زۆر گرنگە بۆ ڕووبەڕوو بوونەوەی تیرۆریستان و بەتایبەت داعش و هەموو ئەوانەی کە هۆکار بوون بۆەوەی کە ئەوان بێنە عێراقەوە و هەموو ئەوانەی کە بەرپرسارن لەم دۆخە. هیچ شتێکی نهێنی نییە و هیچ شتێکی نهێنی نییە لە نوێنەرانی گەلی عێراق. هەمویان بڕیاریاندا لەوەی کە ئەو مەلەفانە بدرێت بە بەرپرسانی تایبەت بەم بوارەوە بۆ ئەوی لێکۆڵینەوەی جددی لێ بکەن. ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەستگایەکی داوەری نییە و بەڵکو لە لایەن دادگاوان بابەتانە یەکلایی ئەکرێتەوە لە دەستەی نەزاهە و ئێمە بە تەواوی هەموو لیژنەکانمان بە دوواداچوون دەکەن بۆ ئەوەی کە بزانین ئایا هەنگاوەکان بەکوێ گەیشتوون و لێکۆڵینەوە دەکەین لە هەموو بەرپرسیاران. وە لە دواتریشا دەمەوێت بڵێم کە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە ئەرک و هەوڵێکی زۆر جددی باش هاتووە کە هیچ لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا هیچ کاتێک کاری لەو شێوەیە ڕووی نەداوە، بەتایبەت لە بواری لێکۆڵینەوە و بە دوواداچوونە و ئێمە بە دوای هەموو هۆکارەکاندا چوون کە ئەو کارەساتە ڕوویدا لە مووسڵ و هەموومان بەرپرسەرەتی و ئەو سوێندێکە خواردومان لە بەردەم گەلی عێراقدامە سوێندەمان بردە سەر و لێکۆڵینەوە دەکەین و بە هەموو هۆکارەکانی گەندەڵی و کەم و کورتی و هەموو هۆکارەکان و بەرپرسیارانی ئەو دۆخە هەموو ئەوەی کە گەلی عێراقی پێوەی دەناڵێنە. ئەوە بابەتی یەکەم و کەویستم باس بکەم. بابەتی دووەم کە دەمەوێت ئەمڕۆ ئاماژەی پێ بدەم کە پیرۆزبای لە گەلی عێراق دەکەم و بەتایبەت کرێکاران بۆی یاسای کارمان پەسەند کرد کە لەلایەن لیژنە تایبەتەکان بووە بۆ ماوەی 6 ساڵی ڕابردوو، بەڵام ئەنجومەنی نوێنەران ئەم ڕۆتوانی کە ئەم یاسایە پەسەند بکە کە لەسەر کارتێک زۆر تایبەت کە کارتی کرێکارانە لە عێراقدا و هەموو ئەوانەی کە پێوەستن بەو کارتەوە و لە ڕووی یاسایەوە پێوەستن بەو بابەتە. ئەم یاسایە کارێکی ئاسان نییە کە زیاتر لە 160 مادەیە و چەند ڕۆژێک دوو ڕۆژ ئێمە بە تەواوی ئەم یاسایمان پەسەند کردووە. هێشتا ئێمە لەو دانیشتنەداین و لەو دانیشتنی داهاتووی ئەمڕۆدا ئێمە یاسای پارتە سیاسەکانمان لە بەردەستوانە، هەروەها یاسای جەوازات، یاسای پاسپۆرت و دەرکردن ئەو کامانە هەموو یاسای زۆر گرنگ و بنەڕەتین. دەمەوێت ئاماژە بدەم بە کە ئێمە سوورین لەسەر ئەوەی کە پەیمانمان داوە بە گەلی عێراق هەموو بە دوواداچوون و یاسا دەرکردن کە پێوەستن بە گەلی عێراقەوە. ئێمە هەندێک لە چاکسازیەکان و قۆناغەکانی چاکسازی بەتایبەتەوانەی کە لەلایەن پارێزگاکانەوە دەرکرا خود بەرپرسانی هەموو دەستگاکانەوە یاخود هەر هەموو دەستگایەکەوە ئێمە هەندێک کەس بە تەصفیه حسابات ئەم کارانەکەوە مەلەفەکان تێکەڵەکە پێویستە ئێمە بێ دوورکەوینەوە لە
دووبەرێکی و دژایەتی سیاسی ئەوەی ئێمە ئامانجوانە و دەمانەوێت بیکەین لێکۆڵینەوە لە گەندەڵان و بەرپرسیارانی گەندەڵی و ئەوانەی کە دارایی دەوڵەت خراپ بەکاردێنن ئێمە ئەوە بە خراپ سوود وەردەگرن لە دارایی دەوڵەت و سامانی دەوڵەت بەڵام هەر تەسفێتێکی هەر دووبەرێکی و دژایەتێکی سیاسی لەسەر بەناو یاخود بە تۆمەتی مەسەلەی چاکسازی ئێمە بە تەواوی ڕەتی دەکەینەوە و ئەوەش زۆر دژدێتەوە لەگەڵ چاکسازی. زۆر سپاس بۆ گوێگرتنتان. ئێمە بەرەو یاسای پارتە سیاسەکان دەچین و تاوەکو ئێستا یاسای دادگای فدراڵی و پاسەوانی نیشتیمانی هێشتا ماون و کە ئەمانیش زۆر بناڕەتین. بەڵێ جەنابی سەرۆک وەزیران لەو یاسایان ئەو بڕیارانی کە دراوە لە بواری چاکسازیدا ئازانیاری دراوە بێ ئێمە بە تەواوی لە هەموو ئەو بابەتە چاکسازیانە ئاگدار نەکراینەوە بەڵام ئێمە بەپێی دەسوور و بەپێ ئەو دەسەڵاتانێک ئێمە بەدووادا چون دەکەینەوە بەڵام هەر گۆڕانکاری و چاکسازیێک لە بواری دادگادا ئێمە بەپێی یاساک دەکەین کە ئێستا ئێمە کاری لەسەر دەکەین. هێشتا هەندێک لەو پرۆژەیە نەهاتووە بەردەستی ئێمە بەڵام ئێمە پێشوازی لێکەین. دور يكون من مجلس النواب يعني نائب نفسه من عرض تقرير لجنه حسب الموصل ان هناك مخالفه للنظام الداخلي ووجود هذا التقرير بعد انتهاء عمل اللجنه النيابيه مكلفه بالتقرير. فترى يعني الدافع او الهاجس الذي جعل رئاسه البرلمان اعتنى بنفسه من الموضوع وتخلص من قراءه التقرير وثقه فيه. احنا عملنا ئێمە کارمان بەپێی پێڕەوی ناوخۆی پەرلەمان کردووە لە سەرەتاوە ئێمە ئەو هەموویان ئەو پرۆژەیان بینیەوە بە دووەدا چونانوکەوە ئەوی کە پێویستە سەر جەختی لێ بکەینەوەی کە ئەنجومەنی نوێنەران دەنگی داوە لەسەر ئەوەی کە ئەم مەلەفە و دۆکومنتە بە تەواوی و بە هەموو بەڵگەنامەکانیەوە و ناوەکانەوە بدرێت بە و دام و دەستگا پێوەستیانەیە لە عێراقەوە بوونی ئەمەش ڕێڕەوەیەکی یاسایی و یاسای خۆیەتی کە دەبێت پێیدا بڕوە. ئێمە هیچ بڕگەیەکمان لەو لێکۆڵینەوەیە لا نەبردووەوەی چ ناوی هیچ کەسێک لا نەبراوە بەڵکو هەرچەند فشارێکی زۆرمان لەسەر بووە بەڵام هیچ گۆڕانکاریەکمان نەکردەوە بوو ئامادە نەبووین بۆ ئەوەی بکەینە ژێر فشارە سیاسی و هیچ یەک لە فشارەکانەوە بەڵکو ئێمە گەشتونەتە هەندێک لە دەرەنجامەکان و دەرەنجامەکانیش نووسراوە بە شێوەیەکی بێلایەنانە ئێمە نووسیمانە و دواتر لەلایەن دام و دەستگا دادوەریەکانەوە یەکلای دەکرێتەوە. ئێمە پێوەستین بە پێڕەوی ناوخۆوە ئەمەش مانای ئەوە نییە کە کۆبوونەوە ئەنجام نەدرێ هەندێک لیژنەیە کە ڕۆڵی خۆیان و کارەکانیەکەن و هێشتا کار لەسەر یاسا گرنگەکانەکەن و ئەنجومەنی نوێنەران بەردەوامە لەسەر کارەکانی خۆی و کۆبوونەوە خۆی ئەنجام دەدا لە ڕووی یاساییەوە بۆ پرۆژە یاسا گرنگەکانی هەن. دوهەمین پرسیار ئێمە لە ڕاستیدا لەو بڕوادایان کە هەندێک لە چاکسازی هەن بەتایبەت پێویست دەکا کە ئەو چاکسازیانە بە شێوەیەکی دروست ئەنجام درێت و نابێت پێویست بکرێنەوە بە هەندێک لە پۆست و کەسایەتی ببەسرێتەوە و هەندێک پێویست دەکا کە بە شێوەیەکی هەندێک لەوانەیە هەندێک لەو چاکسازیانە نەگەیشتونە ئەنجام و ئێمە بە دووەدا چون دەکەین و بۆ ئەنجامەکانی لێکۆڵینەوەی ئەو لیژنەی کە ئەوەی کەەوە ڕەوانەمان کردووە و بە تەواوی گەلی عێراق ئاگادار دەکەینەوە لە ئەنجامەکانی ئەو لێکۆڵینەوە.
دكتور يبدو لي ان اليوم بعد التداعيات وخطوره كتابه هذا التقرير بالاستقلاليه التي شفنا جنابها من خلال البيان الذي صدر النائب حسن السميد حول ربما تصل